مسلمان بەڕێزەکان پێغەمبەری خۆشەویست صلى الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ کەوا ئەزانم بەپێی ئەوەنەی کە من نوێژەکەم لە مزگەوتەکانە و لە زۆر شوێنە ئەبینم ئەم حەدیثە بەڕێکوپێکی جێبەجێ ناکرێ کە زۆریش مشکلەیە. ئەفەرمێ ئومیرت ئەن ئەسجد على 7 أعظم. ئەفەرمێ ئەمرم پێکراوە لە کاتی سوژدەیە، کاتێ سوژدە ئەبەم لە نوێژە لەسەر 7 ئێسقان سوژدە ببەم. زانایانمان فەرموویانە ئەگەر ئەو 7 ئێسقانن هەر هەمووی لە زەویان نەبێ لە کاتی سوژدە، ئەگەر عوزرت نەبێ، کەسێک ئەگەر عوزری هەبێ کابران لەسەر کورسی نوێژەکە، یان مەسەلەن بۆ منە ناتوانێت ئەو ئەندامەی بخاتە زەوی لەبەر نەخۆشیەک لەبەر وەزعێ. من باسی ئەوە ناکەم، باسی کەسی سپ و ساغەکەم وەکو خۆمان. لە حاڵەتی ئەتیادیمانە خۆشەویستەکانم ئەبێ 7 ئەنداممان لە زەویە بێ. 7 ئەندامەکە ئەمە یەکێکیانە، توێڵ لەگەل لوتە، ئەمە یەکەمیانە، هەردووگی بە یەکەوە، نەک توێڵت لوتت بەرز کرد بێتەوە لە زەویان نەوێ، یان لوت دانیت و توێڵت لە بە زەویان نەوێ، ئەبێ هەردووگی بە یەکەوە بێ. ئەمە یەک. هەردوو ناولەپت ئەبێ لە زەویە بێ، هەردوو ناولەپت ئەبێ لە زەویە بێ بە جوانی. پاشان هەردوو ئەژنۆت، هەردوو زرانیت ئەبێ لە زەویە بێ، ئەوە کردی 5. پاشان خۆشەویستەکانم کە ئەمەیان زیاتر نقصانی تایە لە لای ئێمە، مەسئلەی لوت و توێڵەکە هەردووگی بە یەک و ناخەنە زەوی، لەگەڵ ئەمەی تریشان کە ئێستا ئەیڵێم، لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ لەگەڵ ناوی پەنجەکانی پێت، کاتێ یعنی سەر پەنجەکانی پێت ئەبێ لە زەویە بێ، نابێ کاتێک سوژدە ئەبەی قاچت بە ئاسمانەوە بێ، یان پشت پات بە ئەبێ ئاوا پێت پەنجەکانی پێت هەوڵ بدەی ڕوو لە قیبلە بکاوە پێی توانە، یعنی پەنجەکانت ڕوو لە قیبلە بکات بیچەمینیتەوە بەرەو قیبلە. ئابەو شێوازە پێغەمبەر صلی الله عليه وسلم سوژدەی بردووە و ئەفەرمێ ئەمرم پێکراوە لەلایەن خواوە ئاوا سوژدە ببەم، ئەگەر وا نەبێ سوژدەکەت نوقسانە، خوا پەنامام دەلەوانێ نوێژەکەتیش دروست نەبێ. جا ئەوە پێتانم ڕاگەیان ئینشاءالله لە ئێسەوە دو هەوڵ بدەن کاتێ سوژدە ئەبەن بیری لێ بکەنەوە کەوا سوژدەکە ئەبێ ئەو 7 ئەندامە بە تایبەت هەردوو پێت لە زەویە بێ لە کاتی سوژدە بردنە، و لە کاتێکە ئەڵێی سبحانە ڕەبی الأعلى لای کەمی بەقەدەر وتنی ئەوە ئەبێ ئەم 7 لە زەویە بێ. خوای تەعالی عیبادەتی هەموو لایەکمان قبول بکە.